ئێرە گوندی تۆپزاوەیە 35 ساڵ لەمەوبەر ژن و پیا و پیر و گەنج منداڵی کورد کە سوکاری ئەنفالکراوان لێرەوە جیادەکرانەوە. ئێستا ماوەی 2 ڕۆژە جارێکی تر هێزەکانی سوپا هەوڵی بەسەر بازگەکردنی تۆپزاوە دەدەن کە دانیشتوانی ئەم ناوچەیە دەڵێن بەسەر بازگاکردنەوەی شوێنی ئەنفالکراوانی کورد کارەسات و تاڵی ئەنفاڵیان بەبیردهێنێتەوە. بەبێ گوێدانە هەڵوێست و ناڕەزایی خەڵکی گوندی تۆپزاوە هێزەکانی سوپا سوورن لەسەر بازگەکردنەوەی شوێنی جاکردنەوەی کە سوکاری ئەنفالکراوانی کورد کە پێشتر ڕژێمی بەعس لەم شوێنە جێبەجێی کرد. خەڵکی تۆپزاوە خۆیان بە تەعزیەبار دەزانن، دەڵێن بە بینینی دیمەنەکان برینی 35 ساڵ پێش ئێستایان دەکولێتەوە. دڵمان پڕە، ئێمە هەمومان وەکو تەعزیەبارین، حەقی هەموو ملەتی کورد ئەگەر ئەمە بکرێتە ئەم شوێنی ئەنفالکراوەکان لێرە بکرێتە سەربازگە حەقی هەمومان تەعزیەبار بین، هەمومان جلی ڕەش لەبەرکەین لەبەرەوەی ئەمە ئیهانەی هەموو ملەتی کوردە، نە بەس ئیهانی هەموو کە سوکاری ئەنفالەکانە. سوپای عێراق دووبارە دەیەوێت ئەو شوێنەیە کە کاتی خۆی ئەنفالەکانی تێدا کرابوو دووبارە بیکاتەوە سەربازگە. ئەوە کارێکی نەگناشیرنە قێزەوەنە لەبەرەوەی بەڕاستی ئەو شوێنە دەکرێت بکرێتە مۆنومنتێک بۆ یادی ئەنفالەکانی تێدا بکرێتەوە، نەک بەوەی کە ببێتە ڕەمزی دووبارە تاریبکردنەوەی ئەو شوێنانەی کە کاتی خۆی ئەنفالی تێدا کرا. بەوتەی خەڵکی تۆپزاوە جێگیرکردنی هێزەکانی سوپا لە ناو ماڵەکان و شوێنی ئەنفالکراوانی کورد پەیوەستە بە هەوڵەکانی چۆڵکردنی بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکان و ڕادەستکردنەوەی بە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان تا ئەو هێزانی لێ جێگیر بکرێت. خەڵکی ناوچەکەش دەڵێن نابێ ئەوان باجی ئەو هەوڵە بدەن. هەرچیەک بێ ئێرە بۆ باجەکەی بدا، ینی مێژووی میلەتێک ینی بۆ باجەکەی بدا، ینی بۆیە بە هیچ جۆری قبول کراونی، ینی ئامادەی هەموو اعتیسامێکی ئامادەی هەموو خۆپشاندانێکی هێمنانین بۆی دەنگی ئێرە تەمان ئەمانی کە لێرە وەستاون دیفاع لە تۆپزاوە ناکەن، دیفاع لە مێژوویەکی دێرین و مێژوویەکی گەورەی میلەتەکەمانەکەن، هی کە سوکاری ئەنفالەکەن. لە دوای ئەوەی کە زۆرکردنی ئۆپراسیۆنەکانی قیادی عەمەلیاتی کەرکووک جاری کە خەڵکی تۆپزاوە دێن ئێرە بازی ئێرە ئادەن لە ناو ماڵەکانی تۆپزاوە شوێنێکی گرتی ئەکرێتە بازگەیەکی عەسکەری و معسکرێکی عەسکەری ناو خەڵکەکەیە. ئەمەش هۆکاری ئەوەیە کە ئەیانەوێت کورد لەم ناوچەیە دەرکەن. دوای 35 ساڵ لە تاوانی ئەنفال کە سوکاری ئەنفالکراوان چاوەڕوانی ئەوە بوون شوێنی جاکردنەوەی کە سوکارەکانیان لە تۆپزاوە و ئەنفالکردنیان بکرێت بە هێمای قوربانیدانی گەلی کورد کەچی ئێستا جارێکی تر هێزە عێراقیەکان بە دووبارە بەسەر بازگەکردنی ئەو شوێنە خەریکە مێژووی خۆیانی لێنوێ دەکەنەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە، کەرکووک.